عادەتەن لە سەدا 90 هەنگوینەکانی جیهان ئەیبەستێ لە سایە 90 هەنگوینەکانی جیهانی بەستێ ئەمیش پەیوەندی بەسەر شەکلەکانی ناو هەنگوینەکەوە هەیە خۆی بەستنی هەنگوین حاڵەتێکی فیزیایی سروشتیە هەنی گۆڕانێکی فیزیایی بەسەر ئەو شەکرانەیە ئەگەر شەکلی فرەکتۆز و گلۆگۆزی ناو هەنگوینەکە بەرز و نزم بێ ئەبێتە هۆی بەستنی ئەو هەنگوینە هەنگوینەکەش لە سەرەتایە ئەگەر بتێ بزانی هەنگوینی بەستوو چۆن ئاسڵا لە سەرەتایە لە بنی شوشەکەەوە وردە و لە دەستەکە بەسپی بوون هەتاوەکو وردە وردە هەموو شوشەکە بە کاملی ئەیبەستێ ئەم هەنگوینەش کە بەستی زیاتر پارێزگاری لە مادەکانی خۆی ئەکات و بە چۆن بڵێم ئەمێنێتەوە مامۆستایەکی لێبوو لە کۆنگرەکە لێ ماستەری خوێندە بوو لەسەر هەنگوینی بەستوو پێڕاگەیاندین کە هەنگوینی بەستوو زیاتر ئیسفادەی هەیە بۆ ئینسان بۆ بەرزکردنەوەی مەناعی ئینسان لەگەڵ ئەوەشە بۆ بەرگریکردن لە ڤایرۆس و بەکتریا هەر ئیسفادەی زیاترە لە هەنگوینەکانی تر